خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. ئەمڕۆ پێنجشەممە ڕێکەوتی 26 سی 2015 زاینی لێرەدا لە هۆتێلی سلێمانی پاڵاز لە شاری سلێمانی سمینارێک لەژێر ناوی ئاین بۆ تاک و دموکراسی بۆ هەمووان بە بەژاری کۆمەڵێک لە چالاکانی سیاسی هەرێمی کوردستان و کۆمەڵێک کەسایەتی ناسراوی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان لەم شوێنەدا بەڕێوە دەچێت. هەر بەم بۆنەوە ئێمە وەک ستافی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات لێرە ئامادەین بۆ ئەوەی چەند بەشێک لەم کۆنفرانسە ئەمڕۆ ڕێکۆرد بکەین و لە ڕۆژانی داهاتوودا بۆتانی بگوازینەوە. فەرموون لەگەڵمان بن. پێوەرەکانی دیموکراسی، چەمکی دیموکراسی، مەسەلە تیۆریەکانی دیموکراسی ئێمە لە سەردەمی گیانگیریە چۆنی تێگەین و چۆنی بەڕنامە بۆ داڕژین و چۆنی پرۆژە بۆ گەڵاڵەکەین. ئەمە پرسیاری بنیەوین کە ئەبێ بەراوردەکانی سەرنجامی بەراوردەکانیشی لەگەڵ تێگەیشتنی ئێمە لەو چەمکانەی لە شەستەکانەوە لە پەنجاکانەوە لە حەفتاکانەوە لە هەشتاکانەوە لە دیموکراسی تێگەیشت بوون ئەبێ جیاوازیەکانی ئەم دوو چەمکە جیاوازیەکانی ئەم دوو بنچینە دیموکراسیە لەم سەردەمە کە سەردەمی گیانگیرە تێبگەین. ئێستا دیموکراسی وەکو سەردەمی کۆن تەنها ڕزگارکردنی خاک و خەڵک نییە. ئێستا دیموکراسی وەکو سەردەمی کۆن تەنها جێبەجێکردنی داخوازیەکانی ریفۆرمی کشتتوکاڵی جوتیاران نییە. ئێستا دیموکراسی وەکو سەردەمی کۆن کەمکردنەوەی جیاوازەکانی شار و لادێ نییە. ئێستا دیموکراسی وەکو سەردەمی کۆن بەدیهێنانی تەکنەلۆژیای ئابووری و کۆمپانیا و خستنەگەڕی بازاڕێک کە جیاواز بێت لە بازاری مۆنۆپۆڵ نییە. ئێستا دیموکراسی ئەو ئازادیانەش نییە کە جاران لە سەردەمی پاشایەتیەکان و لە سەردەمی حکوومەتە دیکتاتۆر و کۆڵۆنیالیستەکانی کلاسیکیە ئەگەر خەڵک باسی ئازادی بکردایە باسی خەباتی نیقابی بکردایە یا هەتا تایە زیندان نەکرێ یا لە سێدارە ئەدرا. ئەو چەمکانە ئەو تێگەیشتنە فەلسەفیە لە دیموکراسی لە سەدەی ڕابردوو هەتا ئەگاتە کۆتایی جەنگی سارد ئەمە چەمەگەلێک بوون هی زەمان و زەمانی خۆیان بوون کاریگەریەکی هەمەلایەنیان هەبوو گەلان و کرێکاران و خەباتە کۆمەڵایەتیەکان و مەدەنیەکان و تێکوشانی ڕووناکبیران بەسەر بەخۆیی لە دەوری ئەو ستراتیجیا بە ئاراستەی جیاواز کۆ بوونەوە. بەڵام لە دوای کۆتایی جەنگی سارد و لە دوایەوەی وردەودا ستراتیجی جیهانگیری لە دنیاە گەڵاڵە بێ و ئێستا دەوڵەتە سەرمایەداریەکان خۆیان ئامانجی ستراتیجیانەوەیە دیموکراسی بە چەمکە گشتیەکەی لە تەواوی دنیاە بڵاو بکەنەوە، ئامانجیانە تەکنەلۆژی لە تەواوی دنیا بڵاو بکەنەوە، ئامانجیانە مەسەلەی جوتیاران کۆتایی پێ بێ، ئامانجیانە مەسەلەی ئازادی بێ، ئامانجیانە مەسەلەی مەدەنیبەتی بێ، تەنانەت ئامانجیانە مەسەلەی مافی ژنیش بەدی بێ. ئەمە ئیتر تەواو چەمکەکان لای ئێمە دەبێ بگۆڕێ و بە تەواوەتی دەبێت ستراتیجی گەنیۆ بۆ ئێمە گەڵاڵە بکە لە پاڵ ئەو ئەرکانی کە جارێ لە پرۆژەی دیموکراسی لە سەردەمی ڕابردوو تا ئێستا لە وڵاتانی ئێمە بەدی نەهاتوون. واتە ئەگەر دیموکراسی لە زۆرێک لە وڵاتانی ڕۆژئاوا و غەیرە ڕۆژئاوا تەواوی چەمکەکانی تەواوی ئەرکەکانی تەواوی پێوەرەکانی لەوێ بەدی هات بێ و لە لای ئێمە بەشی زۆری بەدی هات بێ و جارێ بەشێکی مابێ لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیەوە بەدی بێ، ئەوەش هێشتا ئەرکی تەواو نەکراوی سەرشانی ئێمەیە بەردەوام بین لەسەری، بەڵام لە پاڵیە لە سەردەمێکی گۆڕاوە کە جیهانگیریە کە جیهانگیری سنوورەکانی بەزان، سنووری نیشتیمانی، سنووری ئابووری، سنووری کولتوری، سنووری ئاسایش، سنووری عەسکەری، سنووری ئەمری لە دنیاە بەزاندووە کە بێگومان ئێستا ئێمە ئەبێ بزانین ئەو ململانەی ڕابردوو و چۆنێتی ڕاپەڕاندنی ئەرکەکانی قۆناغی کلاسیکی دیموکراسی بەشی زۆری کۆتایی هات، بەشەکەمەکەی دەبێ بەردەوام بین و ئەرکی نوێ، سیاسەتی نوێ، پرۆژەی نوێ، دیدی نوێ، جیهانبینی نوێ هاتۆتە پێشەوە بۆ ئێمە کە ئەبێ ڕای بگەڕێنین. تێگەیشتن لەم مەوزوعە مەسەلەیەکی چارەنووسسازە
بۆ نەتەوەکانی وەکو ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بۆ گەلانی وەکو ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بۆ کۆمەڵەکانی ئێمە وەکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، و بۆ حیزبەکان و ڕێکخراوەکان و ڕووناکبیران و ناوەندەکانی مەدەنیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. تێیەگەین هاوەهەنگی گۆڕانکاریەکانە چینە پێشەوە و ئەتوانین ئەرکەکانمان ڕاپەڕێنین. تێی ناگەین پێداگیری لەسەر ڕابردووەکەین بێگومان وردە وردە بە ئایدۆلۆجەتی کۆن، بە فەلسەفەی کۆن، بە پێکهاتەی حیزبایەتی کۆن، بە تێگەیشتی سیاسی کۆنمان وردە وردە ڕووداوە مەوزوعەکانی گۆڕانکاریەکانی جیهانگیری ئێمە بەجێهێڵێ و ئەگەر زۆری سەرسەختانە ململالێ لەگەڵ دیاردە و دەرکەوتە تازەکانی دنیای جیهانگیری لە عەقڵە، لە معریفەتە، لە پەیوەندی کۆمەڵایەتیە، لە ئازادیەکانە، لە سەربەستیەکانە، لە گۆڕانکاریەکانە، لە خواستەکانە، لە تاگەراییە، ئەگەر بشمانوێ منبەنەرە لەگەڵ ئەو دیاردانە بکەین لەژێر پاساوی جۆرە و جۆری ئەمە لەگەڵ وڵاتی ئەمە ناگونجێ، ئەمە لەگەڵ عەقڵی ئێمە ناگونجێ، ئەمە لەگەڵ فەلسەفەی ئێمە ناگونجێ، ئەمە لەگەڵ پێکهاتەی کۆمەڵایەتی ئێمە ناگونجێ، ئەمە لەگەڵ تاکی ئێمە ناگونجێ، ئەمە لەگەڵ ترادیسیۆنی ئێمە ناگونجێ، ئەمە لەگەڵ خێزانی ئێمە ناگونجێ، ئەمە لەگەڵ دین و مەزهەب و تەریقەت و عەشائیر و نازام چی ئێمە ناگونجێ، ئەگەر بین ئێمە ئەو پاساوانەی بێنینەوە و بیان کەینە کۆسب لە بەردەم دیاردە و دەرکەتە تازەکان کە لە ڕووی مەوزوعی و کاریگەریان لەسەر هۆشی ئێمە، بیری ئێمە، بیرکردنەوەی ئێمە، فەلسەفەی ئێمە، سیاسەتی ئێمە هەیە و دەرگاکانیان لێداخین لە پەنجەرەکانەوە، لە کلااو ڕۆژنەکانەوە، لە دەیان کونوکە لەبەرەوە ئێستا بەهۆی سەتەلایتەکانەوە، بەهۆی ئەنتەرنێتەوە، بەهۆی فەیسبووکەوە، بەهۆی یوتیوبەوە، بەهۆی ئەنواعی کەناڵی تەکنیکی ترەوە کاریگەری شارستانیەتی نوێ، کاریگەری فەلسەفەی نوێ، کاریگەری گۆڕانکاریەکانی نوێ لە سەدان کەناڵەوە دێنە ناو کۆمەڵمان، دێنە هزرمان، دێنە بیرکردنەوەمان، دێنە ناو خێزانمان، دێنە ناو مناڵمان، دێنە ناو خوێندنگامان. لە هەموو ئەم کەناڵانە ئێمە چەند بمانەوێ خۆمان بە مەبدەئی سەرسەخت پێداگر لەسەر چەمکەکانی ڕابردووی خۆمان پیشان بدەین، بەڵام لە سەرنجامە ئێمە بە خۆمان نەزانین کە ئەمە خەتەرە. لە سەرنجامە گۆڕانکاریە بابەتەکانی ئێستای گیانگیری کاریگەریەکی بابەتی لەسەر ئێمەدانێ و سەرنجام ڕێڕەوی ئەم سەردەمەش بەرەو پێشەوە ئەڕوا و ئەگەر ئێمە سەرسەخت بین لە بەرپەرشدانەوەی و بەرنامەی گۆڕاومان نەبێ بۆ ئەوەی تەفاعول لەگەڵ ئەم گۆڕانکاریانە بکەین، ئەو کاتێ ئێمە بین بە هێزێکی یا خۆپارێز یا کۆنەپەرست لە بەردەم ئەم گۆڕانکاریانەی کە ئێستا لە ڕووی مەزوعی هاتوۆتە پێشەوە. بۆیە ئامادە بوون ئەرکەکانی ئێستای دیموکراسی و جیاوازیەکان و تایبەتمەندیەکانی ئێستای ئەرکەکانی دیموکراسی مەسەلەیەکی ئێجگار گرنگە. ئێجگار گرنگە کە ئێمە دەبێت دراسەی بکەین، دەرگاکانی ئازادی مشتوماڵکردنیان بکەینەوە و بە هیچ شێوەیە کۆسپ و تەگەرە لە بەردەم ئەم مشتوماڵە دانەنین و ئامادەش بین باجی جێبەجێکردنی ئەم ئەرکە دیموکراسیەی لە سەردەمی جیهانگیری بەدی بێنین. ئامادە بین باجی بدەین، ئامادە بین خەبات بکەین، ئامادە بین قوربانی بدەین، ئامادە بین نەسڵێنینەوە لەو هەژمونانەی کە تا ئێستا تاکی ئێمە، عایلەی ئێمە، کۆمەڵی ئێمە، حیزبەکانی ئێمە، دەسەڵاتی ئێمە، پەرلەمانی ئێمە، ناوەندەکانی مەدەنی و ڕووناکبیری ئێمە تا ئێستا لەژێر پەردەی ئەوەی تومەتبار نەکرێن بە دژە دین، تومەتبار نەکرێن بە دژە مەزهەب، تومەتبار نەکرێن بە توندڕەوایەتی، تومەتبار نەکرێن بە ئیلحاد کە ئیلحاد کارێکی زۆر خراپە. لەبەر ئەو ترسانە، لەبەر ئەو هەژمونانە کە بۆ بە ترادیسیۆنی سەدان ساڵەی سەپێنراوی بەردەوامی هەتا ئێستامان، ئێمە ئەبێ ئەو ترسانە، ئەو بیمانە بتوێنینەوە و ڕخنە عەقلانیەکانی خۆمان، فەلسەفە عەقلانیەکانی خۆمان، ئەرکە ڕۆشنگیریەکانی خۆمان، ئەرکە دیموکراسیەکانی هاوچەرخی خۆمان دەبێ ئیتر دەست پێ بکەین بە پێی پێویستەکانی جیهانگیری و بە پێی پێویستەکانی ئەم قۆناغا ئەو ئەرکانە دەبێت ڕابپەڕێنین. گرنگترین دوو ئەرکی پێکەوە بەستراوی ئەم سەردەما
بۆ دیموکراسی لە وڵاتانی لە مەرخۆمان کە بە درێژایی مێژوو پرۆژەی ڕۆشنگەری بە خۆیەوە نەدیوە و سیستەمی دیموکراسی بە خۆیەوە نەدیوە گرنگترین دوو ئەرکی پێکەوە بەسراو کە پەیوەندێکی ئۆرگانیکیان هەیە و هیچیان بەبێ ئەویان نایەنەدی ئەویش ڕۆشنگەری و سیستەمێکی سیکولارە. ڕۆشنگەری و سیستەمێکی سیکولارە. ممکن نییە دیموکراسی بەبێ ڕۆشنگەری و ڕۆشنگەری بەبێ سیکولاریزم لە وڵاتی ئێمە کە ئێمەش ئێستا بەشێکین لە سیستەمی جیهانگیری تەفاعولمان لەگەڵ کردووە، بازارمان هەمان بازارە، ڕاگەیاندنمان هەمان ڕاگەیاندنە، ئاسایشمان هەمان ئاسایشە، تەکنۆلۆژیامان هەمان تەکنۆلۆژیایە، لۆژیکمان هەمان لۆژیکە، ئەمنی تەندروستی و ئەمنی خۆراک و ئەمنی جوغرافیمان هەمانە لەگەڵ ئەم دنیایی کە لە دەوروبەرمانە کە لە هەموو بارێکەوە ئێمە ئاوێتە بووبین و لە هەموو بارێکەوە ئێستا ئێمە هاوچارنز بووبین کەواتە لەبارە معریفەکەی، لەبارە فەلسەفیەکەی، لەبارە گۆڕانکاریەکانی کۆمەڵایەتیەکەی و لە چۆنیتی دامەزرانی سیستەمە دیموکراسی هاوچەرخەکەیشی ئێمە ئێستا هاوچارنووسین. ناکرێ ئێمە باشترین زانستی کیمیا، فیزیا، تەکنۆلۆژیا، تەکنیک، خۆراک هەموو ئەمانە و بێنین زۆر زۆر لامان ئاسایی بێ و پێمان وابێ ئێمە تەنها پێویستیمان بەوەیە، پێویستمان بە گۆڕانکاری عەقڵ نییە، پێویستمان بە بەرزکردنەوەی ئاستی زانستی و تەکنیکیمان نییە بۆ ئەو دەستکەوتانە و کاڵانیەکانی تەکنۆلۆژی و تەکنیکی دنیا معریفی دنیا قبول بکەین پێمان وا نەبێ ئەم هەموو پێویستەکانی ئێستای ژیان لە ڕووی ئاسایشەوە، لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی خۆراکەوە، لە ڕووی خوێندنەوە، لە ڕووی ڕێگەوان و تەلارسازیەوە، لە ڕووی ڕاگەیاندنەوە پێمان وا نەبێ ئێمە ئەتوانین بە دابڕاوی بە پارەی زۆر بە مەتاڕەکانی کە هەمانە، بە پەیوەندیەکانی اقتصادی کۆمپانیەکانمان کە هەمانە، بەو بانقە بچووکانەی کە هەشمانە پێمان وا نییە بتوانین لە ڕێگەی ئەمانەوە پێویستە مادیەکانمان دابین بکەین بەڵام پێویستە فەلسەفی و معریفەکانمان فەرامۆش بکەین. ئەمە ئیشتیباهێکی ئەجگار گەورەیە. هیچ مجتەمەعێک لە دنیاە تازە وەرناچەرخێ بۆ هاوچەرخی ئەگەر بێت و تەواوی پێویستیەکانی عەقلی و مادی بە یەکەوە نەبەستێ. هەموو ئەو شتانەی کە لە درێژایی مێژوو نەقلی بوون، هەموو ئەو پەروەردانەی کە بە درێژایی مێژوو نەقلی بوون و دژایەتی عەقڵ و عەقلانیەتیان پێکرا، ئەوە کۆتایی هات. ئەوە کۆتایی هات. ئیتر ئێستا سەردەمی بە عەقڵکردنی کایەکانە، سەردەمی لێکدانەوەی کایەکانە، سەردەمی لێکدانەوەی تێکستەکانە، سەردەمی تێنەپەڕینی هەموو ئەو کولتورەیە لە ڕابردووە تا ئێستا لەمە و دواش نابێت تێ بپەڕێت. سەردەمی دروستکردنی فلتەرەکانی عەقڵ و لۆژیک و گۆڕانکاری و ڕۆشنگەری و سکولاریستە. ئەمە جەوهەری دیموکراسیە کە دیموکراسی بەبێ ڕۆشنگەری، ڕۆشنگەریش بەبێ سیکولاریزم لە سیستەما، لە پەیوەندی کۆمەڵایەتیە، لە ئازادی عەقڵە، عەقڵکردن دەبێ عەقڵ دەبێ ئازاد بکرێت لە هەموو خورافاتی ڕابردوو. عەقڵ دەبێ ئازاد بکرێت لە هەموو کاریگەریە ناتەبیعەکانی ڕابردوو. عەقڵ دەبێ ئازاد بکرێت لە هەموو ئەو تەفسیرانەی ناگونجن لەگەڵ عەقڵ. هەموو ئەوانەی عەقڵ قبولیەکە ئەوە پێویستە بۆ عەقڵ و بۆ کۆمەڵ. هەر شتێک عەقڵ قبولی نەکا بە هیچ شێوەیەک ناکرێت لە بە پێوەرە ترسناکەکانی جاران بترسین و تێبپەڕێەوە بەردەوام لەسەری کار بکەین بەبێ بیر لەوە بکەینەوە کە ئێمە فلتەری بۆ دابنین و گۆڕانکاری لە تیا بەدیبێنین. بۆیە ئامادەبوانی بەڕاست ئێمە پێمان وایە بەستنی ئەم جۆرە کۆنفرانسە لە کوردستان بۆ هەمومان، هەم بۆ کۆمەڵ، هەم بۆ حزبەکان، هەم بۆ ڕێکخراوەکان، هەم بۆ ڕۆژنامە و میدیای ئەهلی و هەم بۆ حکوومەت لە حکوومەتیشا بەتایبەتی سێ وەزارەت زۆر زۆر مهمە: وەزارەتی خوێندنی باڵا، وەزارەتی پەروەردە، وەزارەتی ڕۆشنبیری. ئەم سێ وەزارەتە ئێستا بەتایبەتی وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە 1,600,000 خوێندکار لە ناو سیستەمی ئەوانە
لە ناو فەلسەفەی پەروەردەی ئەوانە ملیۆنێک و 600,000 خوێندکار چۆتە بەر خوێندن لە باخچەی ساوایانەوە تا خوێندنی باڵا. ئێستا ئێمە ناوەندەکانی خوێندنمان، زانکۆمان، پەیمانگەکانمان، خوێندنی باڵامان بەراورد بکەی لەگەڵ 50 ساڵ لەمەوبەر، لەگەڵ 100 ساڵ لەمەوبەر، لەگەڵ 20 ساڵ لەمەوبەر لە ڕووی چەندایەتیەوە گۆڕانکاریی گەورەی بەسەر هاتووە، بەڵام لە ڕووی چۆنایەتیەوە هەڵوێستەی پێویستە، پرۆژەی تازەی پێویستە، فەلسەفەی گۆڕاوی پەروەردەی فراوانتر و فەلسەفەی گۆڕاوی خوێندنی باڵای پێویستە. بۆیە ئەرکی حکوومەت لە دوای ئەوەی کە داعش سەرهەڵەدا، لە دوای ئەوەی کە پێمان وابوو بەو بێباچەی تا سەرهەڵدانی داعش هەمان بوو، سەرهەڵدانی جوند الئیسلام و ئەنسار الئیسلام و ئەنواعی هێزی وەکو ئەوە دەرسی وەکو پێویستی پێنەداین، ئەگەر چ قوربانێکی کەممان ئەو کاتەش نەدا، ئەو دەرسانەی لە ناو خۆمان وەرمان نەگرت و ئەو دەرسانەی لە دەوروبەری خۆمان وەرمان نەگرت و ئەو بێباچیەی بۆی دەسەڵاتەوە هەمان بوو، بەهۆی بەهێزبوونی حیزبەکانەوە هەمان بوو، بۆی تێنەگەیشتنی ڕێکخراوەکانمانەوە هەمان بوو، بۆی تێگەیشتنی ڕووناکبیری و نووسەرەکانمانەوە هەمان بوو. ئەو بێباچیە لەو بارەوە ئەو تێنەگەیشتنەوە ئەو کۆپیگەرە سەقەتەی لە بیر و فەلسەفە لە دوای ڕاپەڕینەوە لە وڵاتی ئێمە جێبەجێکرا هەمووی ڕاستەوخۆ ڕژایە ناو ڕووباری کۆنەپەرستی، ئیسلامگەرایی، سەلەفی و عەقڵی دواکەوتی کۆمەڵایەتی کە تا ئێستاش ژنکوژی لە بەشێک لە وڵاتی ئێمە کارێکی ئاسانیە. ئەو بێباکی و ئەو تێنەگەیشتنە و ئەو بەسەقەتی تێگەیشتن لە کۆمەڵێک لەو چەمکانە بێگومان لە نەتیجەگە وای کرد هەم لە عێراق هەم لە کوردستان بینیمان داعش هەڵسا. داعش چ کارە ساتێکی خوڵقانەوە؟ من نامەوێ وەختی خۆم بە داعش بکوژم، چونکە داعش تازە وا خۆی ناساندووە، هەموو کەسێک ئێستا ئەزانێت داعش خەتەرە، بەڵام بەداخەوە هەموو کەسێک نازانێت بنەماکانی بیرکردنەوەی داعش، سەرچاوەکانی بیرکردنەوەی داعش، سەرچاوە ئیسلامیەکانی، سەرچاوە مەزهەبیەکانی، سەرچاوە کۆمەڵایەتەکانی بیری وەکو داعش تا ئێستا بەداخەوە وردبوونەوەی لەسەر نەکراوە و حکوومەتی ئێمە بەڕامەی پێویستی بۆ دانەناوە کە هەرچی کون و کەلەبەرێک، هەرچی کەلێنێک لەمە و بەرهەمان بوو بۆ ئەوەی ئەو جۆرە عەقڵە لە پرۆگرامەکانی خوێندن، لە ژیانی کۆمەڵایەتی ئێمە، لە داوە دەستگاکانی ئێمە تا ئێستا گوزەراوە، ڕێگەی لێ بگیرێ و ئاراستەکە بگۆڕین بەرەو ئاراستەیەکی هەڵچەرخ. ئەمە مەسەلەیەکی ئێجگار گرنگە کە ئێمە لەم کۆنفرانسە بەتەمای ئیشی لەسەر بکەین. ئامادە بووین. داعش شەڕ دەکا، معلومە، بەڵام ئەبینن هەندێک کەس لێرە و لەوێ چۆن باسی ئاڵای کوردستان و داعشەکە بە سەدان کەسی وەستاوە گوێی لێ ئەگرێ. هەندێک لە مزگەوتەکان ئەبینن مەلای سەلەفی خطابیان بۆ ئەدەن بە عەقڵی سەلەفی، بە بیرکردنەوەی دواکەوتی کۆنەپەرستانەی سەلەفی، بە نەرمونیانی دەربڕینەکان، بەڵام لە جەوهەرە پڕ لە ژەهری سەلەفی. ئەبینین چی لە کۆمەڵی ئەمە کاتا ئێستاش کەناڵە سەلەفیەکان ئەبینین، مزگەوتە سەلەفیەکان ئەبینین، حوجرە سەلەفیەکان ئەبینین، پەیمانگا سەلەفیەکان ئەبینین کەسێکی مەلا وەکو عەبدولواحید نازەم مەلایە، نازەم شێخە، نازەم دکتۆرە، نازەم تازە لە نیاد بتاڵ بۆتەوە. چییە ئەمە؟ بەو عەقڵە کۆنەپەرستیە چیمان پێڵێ؟ ئەمە خەتەرە، خەتەرێکی ئەجگار گەورەیە. دەسەڵاتمان هەیە، قانونمان هەیە، شەهید ئەبەخشین، ڕۆژانە 5 تا 15 شەهید، 30 تا 50 بریندار ئێمە ئەبەخشین لە سایە ئەم ئازادیەک کە ئێستاش لە سایەی خوێنی شەهیدەکانمانەوەتانی لەسەر خاکی کوردستان دانیشین. کۆنەپەرستی ئاوا نەک یەک و دوو، بە دەیانیان ڕۆژانە ژەهری بیری سەلەفی دەرخواردنەوەکانمان دەدەن. ئەمە خەتەرە، ئەمە ئەبێ حکوومەت لەسەری بوەستێ، ئەمە ئەبێ وەکو دوژمنی دیموکراسی، وەکو دوژمنی عەقڵ، وەکو دوژمنی ژن، وەکو دوژمنی پێشکەوتن، تەنانەت وەکو دوژمنی ئەمنی کۆمەڵایەتی سیر بکرێ. ئەمە نەک لە ژێر پەردەی ئازادی منیش ئازادم و تۆش ئازادی. لە ئەوروپا تێکدەر ئازاد نییە، لە ئەوروپا نازیەکان ئازاد نین، لە ئەوروپا فاشیەکان ئازاد نین، لە ئەوروپا ئەوەی عەقڵی تایفی دواکەوتوو بڵاوکاتەوە ئازاد نییە. و ئازادی ئەوانە ئێمە وەرمان گرتووە و ناتوانین ئێمە فەلسەفەی ئازادی فێری ئەوان بکەین و فەلسەفەی دانراوی حکومڕانی فێری ئەوان بکەین. معقولە لە فەرەنسا ئەمە ئازاد نەبێ، لە ئێمە ئازاد بێ؟
معقولة لألمانيا هيجل كانت ماركس انجلس اما ازاد بلا اما ازاد بلا معقوله لايطاليا رينيسانس ولا لالمانيا اصلاح ديني اما ازاد بلا لا اما امجور عقل الطائفه غير يكون برستيه تقدر اشد جرا ازاد به شو معقوله تتيا بعكس هو اگر امانه خدمتي ازادي بكين ابي امكن كلنا لما انا بقرين وي ازادي بفشكي زاتر قشبكا وبشته في شوا اما لم شونانا لم كونفرانسه ولا موضوع لناوندي روشنگري چاودير ولا دامزراني رخراوي دابران ما بس معنا دابران لقناغي رابردو يعني القطيعة المعرفية دابراني أبسمولوجيا دابراني أبسمولوجي هم رهندكاني أبسمولوجي أقلتوا هم رهندكاني معرفية أقلتوا دابرين لهجبوني رابردو دابرين لتكستكاني سبينراوي بيليقدراوي رابردو دابرين لكوملك تينجيشتني رابردو رخني ليقرين شي أكينوا بديلكانيان باسكين أتينا سياقي ميجوي وأويك حقيقتا بدرجاي ميجوك وخوي باسيكين ببيعوا الرقبدين هي جورة توهينك بعقل إنسان وبأزادي مذهبي وأزادي عقيدة إنسان يجبك ليه وبتنديش تجي إلحاد بين بلام إلحاد إما ناترسين ليه بلين والله ما ملحدة وهو ملحدة إما خو ما نم ملحدين نا إلحادش قبولكين بلام إما وكو جارانيش تعامل لقل أو ناكين أما بما نترسين يبوي الرخني معرفي خو ما نقرين بوي الرخني عقلاني خو ما نقرين نخير أي قرين رخني خو ما نقرين رايقينين بأشكرا لموضوع ململاني إما لقل همو أو هيزاني كوسبن لبر ديمقراسي وأيانوي بيري صدقاني ناوراس لجير هالفردو بيانيوك بس بينن إما ململانيك عقلاني فلسفي رخني لقل أوانكين أما بيامي إما تكايا همو حزبك همو كسيك لم بياما ود بيتوا ولام دي بولام جواب من بروا دفتر دي بدفتر جواب من بروا تلفزيون دي بتلفزيون جواب موا لسر من بركان ملاكان هندق لملا سلفيا كان تورم بن جنيو مدن شرم بكن جنيو مدن جنيو مدن اگر بجي ما يبرو خوب غورا اگر بجي ما جواب بروا جنيو مدن ليه قبولناك من جنيو بديت ليه قبولناك ومازال خلقي روشنگر وديمقراط خواز وازادي خواز ومعرفي خواز بخاونن نا همو هي ديمقراطيا كان كردستان اما معرفي كان انداني اما بنيا اما نبن اما بشواني اواني لقل بيروبوچونيان ببين يا نبين اما خومان بكشتتين بو ازادي لكردستان بمعنى بو جنودان ترساندني خلقو هرشو برشا ناخوا يتر بدلمياي و جوابي تحاي فحايا بلا موضوع لقلتانا حرق سيد كان رقت الجواب تانا دينوا حرق سيد كان رقت الجواب تانا دينوا بويا أود درجة كان كراوتو بو ولام بو ديالوج بو قفتقو ولام درجاي ترسنوتي داخرة وأبي دايفين وإيه وشاب آمد أبوان ما مستعين نظام كور ما مستعين في مانجاكان وزير برزكاني آمادا روناك بيلال أنداماني حزبكان جنابي سروجي برلمان جنابي سروجي هرم جنابي سروجي حكومة وزير برزكان تيكرا داود دزقاكان تيكرا تكايا أم أركانا كأما بشيكي باسكين وبقدر تواناي خومان باسيكين تكايا بايخيكي زهورتر فروانتر هملاياني تري بلديتيا هل يكي بابتي رقصاوة أم هل بابتي استا راي قشتي جو أقريه آمادي رخنا قبولكا أم هل ببروجا أم هل بفلسفي سياسي وحكمراني تازا أم هل بقرانكاري بقوزينوا بوأوي وشرخان لم يجوي إما لقناغي إما لتشونتي بنيادنا ديمقراسي وأزادي إما جبدي بها من جاري كتر صفاسي هموتانكم أواني تشريف تاني هنا وبيقومان بروشي سرخصني أم بروجين بويا تشريف تاني هنا وتنا أم قاعية بيقومان بونتان لم كونفرانسا لدامزراني أمر إخراوة تشتواني كدني أمر إخراوة يا بوي بتواني أرككاني رافريني و
ڕاپەڕاندنی بەردەوامی یارکەکانیشی بە بەردەوامی وەکو ئێستا پێویستی بە پشتیوانی هەمووتانە. سڵاو بۆ هەمووتان، سڵاو لەو هەموو پێشمەرگانەی کە لولەی تفەنگەکانی ئەوانە عەقلی ئێمەی لەم قاعانە کردوێتەوە. سڵاو لەو شەهیدانەی خوێنی ئەوانە ئاڵای ئێمەی بە شەکاوەری هێشتوتەوە. سڵاو لەو تێکۆشەرانەی کە ئێستا بە عەقل و معریفە لەم سەردەما لە هەموو بەشەکانی کوردستان خەبار دەپێنێ و ئازادی دیموکراسیەکەن. سڵاو لە هەموو ئازادی خوازێک لە ناوچەکە و لە هەموو دیموکرات خوازێک لە ناوچەکە. بەخێر بن سەر چاوان. جگە لە ئاینی ئیسلام هەوڵ دەدەین ئاین ناسی و ناساندنی ئاینەکان لای قوتابی کورد فراهم بکەین. دووەم، لە پرۆگرامەکانی پەروەردەی ئیسلامیدا وەزارەتی پەروەردە ئیسلام نیشان دەدات بە شێوەیەکی کراوە و شارستانی، نەک بە شێوەیەکی قیتالی وەقتلوهم فأينما لقيتموهم فاقتلوهم فإن في قتلهم أجر لمن قتلهم يوم. يعني همو أواني كبيوندي بو آيات و حديثانه هي كلكاتي خوي لزمانك خاص هاتوا أوانا استا باوي نماوا ناكري لقر أو سردمدا تفسيل و تأويلي بو بكري بو أوي كردوي تندروي و تيرورستي بي أنزام بدريت. سيام أو كساني كپروردي آيني دلينوا دبيت ماموستاي وشیار و کراوە بن ڕێگە نادەین هیچ تەفسیر و تەویلێکی تونڕەوی بۆ ئاەت و فەرمودەکان بکرێت. ئێمە وەکو وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی زۆر بە گرنگیەوە دەڕوانینە ڕۆڵ و کاریگەری توێژینەوەی زانستی لە گەشەکردنی کۆمەلگایی سیاسی کوردستاندا. ئێمە پێمان وایە زانکۆکانمان ئەرکێکی مەزنیان لە وشیارکردنەوە و بنیادنانی تاکی کوردستانی لاستۆدایە. ئامانجی ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی تەنها ئەوە نییە کە بڕوانامە ببەخشینە خوێندکارە ئازیزەکانمان، بەڵکو پێویستە لەگەڵ ئەوەشدا بتوانین پەرە بە توانا فکری و ژیانەکانی خوێندکارانمان و دەرچوانمان بدەین بۆ ئەوەی لە ئایندەدا ببنە هاوڵاتیەکی ئازاد و بەرپرسی ئەم نیشتیمانە. بۆیە بە ئەرکی خۆمانی دەزانین، ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا بە ئەرکی خۆمانی دەزانین کە مەنهەج و شێوەکانی خوێندنی زانکۆکان بە شێوەیەک دابڕژێندرێن کە تاکی ڕخنەگر و بنیادگەر بەرهەم بێنێ و کۆمەلگای کوردستانی بەبیر و بۆچوونی فرەیی و لێبوردەیی و مرۆڤ دۆستی ئاشنا بکات و دژ بە داخرانی کەلتوری و تاک ڕەهەندی و باڵادەستی و توندڕەوی فکری بوەستێتەوە. ئیمڕۆ بینن لێرە کۆنفرانسێک بەڕێوەچێت لە ژێر ناوی ئاین بۆ تاک و دموکراسی بۆ هەمووان لە هەلومەرجێکا کە هێزە ڕادیکاڵەکانی ئیسلامی بەناو داعش و لە ناوچە حوزوریان هەیە و خەریکی ئەو ئەنجامدانی ئەو کردەوەیان کە لەم ماوە خۆتان شاهدی بوون، بەسنی وەها کۆنفرانس و سمینار و کۆبوونەوەیەک ئەتوانێت ڕێگای دەربازبوونێک بۆەوە بۆ وشیاری جەماوەری بۆ وشیاری کۆمەلگا لەلایەن میدیا و ڕاگەیاندنەکانەوە ئەبێ بەبەرە بەڵاوی پێشوازی لێ بکرێت، بڵاو بکرێتەوە، خەڵک ئاگادار بن. ئێستا ئێمە بینین ئاین بووەتە ئامراز و کەرەسەیەک لە دەست کۆمەڵێک کەسەوە بۆ بەرەو پێشبردننی ئەو ئامانج و بەژەوەندیانەی کە مەبەستی خۆیانە. ئێستا بینی هەر ئەو ئاینەی کە لە ئەسڵای یەکە بووە بە چەند باڵە و لایەنی ڕادیکال، لایەنی میانەڕە و لایەنی نازانم سەلەفی چیچی چەندین لایەنیان پێ دروستی ڕووە. ئەمە تەنیا بۆ بابەتەیە کە بتوانن جۆرە درێژە بە نەژیانی خۆیان ئەو لەژێر باڵی ئەو لەژێر ناوی ئەو باوەڕە کە بەڵاوی یەکەنەوە. بە بڕوای من ئەم ئاینە یەک ئاینە، یەک بۆچوورە، یەک شێوازە، یەک ئیدۆلۆژیە و ئەم جیاکردنەوەیە جۆرێک ئابدەیتکردنەوەی جۆرێ بەڕۆژکردنەوەیە بۆ ئەوە بتوانێت لێژە بە تەمەنی خۆی باو ئەوەی هەبێ کۆمەلگا ئاگاداری ئەو بابەتە بیستا بینی لە مزگەوتەکان خودبە خوێنەکانی سەر بە ئەو لایەنە ڕادیکاڵانە خەریکی هەندانی جەماوەرن، خەریکی هەندانی خەڵکن، جۆرێ چەندبەرەکایەتی و دوژمنایەتیان خصوصا ناو خەڵک. بۆیە پێویستە لەم سەردەما کە سەردەمی ڕاگەیاندنە بە تایبەت دەستگای ڕاگەیاندنی میدیاکان حزوریان بۆ پوششدان و بڵاوکردنەوەی ئەو بابەتە وە بتوانن هەرچی زۆرتر خەڵکی لێ ئاگادار بکەنەوە بۆەوە خەڵکەکە بزان لە دەوروبەریانە چی یەکگوزارێ. شاید ئیسە برێک لە بنەماڵەکان هەن هێشتا یا لایەنەکان هەن لایەنی تەنانەت سیاسیان کە هێشتا کاریگەری ئەو یعنی ڕۆڵی نگاتیڤ و کارگەری ئەو بابەتی کە ئەمڕۆ بە ناوی
ئاین و بڕواینیەکانەوە کرێ پێیان پێ نەبردێ بەڵام لە ڕێگای ئەم کانانە و لە ڕێگەی باسکردن و وروژاندنی ئەو باسانەوە لەناو کۆمەلگا ئەتوانین وشیاری جەماوەری بەنە خەڵکەکە و ئاگایان کەنەوە لەو دۆخ و بابەتەی کە تیا دەرگیرن. لە ڕاستیدا لە هەرێمی کوردستان تا ئێستا لەسەرم بابەتە کۆنفرانسە ڕاستەوخۆ نەکراوە ئەمە یەکەم هەنگاوە لەسەر تینڕەوی بەم مۆدێلە قساکرێت و هەروها لەگەڵ ئەوە ئەم پلاتفۆرمە ڕاستەوخۆ دوایەوە سنتەرێک دروست دەکرێت بە ناوی دابڕانەوە ئیش لەسەر ئەو بوارە ئاکات ئەم بابەتە ئێجگا گرنگە لەبەر ئەوەی تیرۆر لە دنیادا لە ئاکادیمیەکانی دنیادا بۆتە بابەتێک بۆ توێژینەوە بۆ گفتوگۆ و بۆ لێکۆڵینەوە بەڵام تاکو ئێستا لە هەرێمی کوردستاندا ئەگەرچی ڕێژەیەکی زۆر گەنجی داعش لەناو کوردەوە دەچێتە دەرەوە دەبێتە داعش گەنجی ئێمە کواتر لەناو کووردا دروست دەبێتەوە بێتە بۆمبێکی تەوقیت کرا بۆ مرۆڤی کوردی بەڵام تاکو ئێستا من لێکۆڵینەوەی وردمانێ بۆی داعش بناسین بۆی تیرۆر بناسین بۆی بزانین ئەو هۆکارانە چین گەنجی ئێمە دەچنە ناو داعش و داعش ئەبێت ئەیانکا بە سوتەمەنی و هەروایان کات بە تەقینەوە بە خۆمانیا تەقێنێتەوە ئەو هۆکارانە ئەبێن تا دەستنیشان نەکەین تاکو چاوگەکانی بەرهەمهێنانی داعش ناسیانە لە داعش و لە تیرۆر نەکۆڵینەوە ناتوانین ئێمە سەرچاوەکانی بەرهەمهێنانی داعش لە هەرێمی کوردستانە کەمکەینەوە تا ئاگاتە بنبەرکردن بۆ یەک کۆنفرانسێکی وە قسەکردنە لەسەر ئەو هۆکارانی کە تیرۆر مەترسیەکانی تیرۆر لەسەر هەرێمی کوردستان و چاوگەکانی تیرۆر کە بەردەوام تیرۆریست بەرهەم دێنێ قسەکردنە لەم بابەتانە لەم هەلومەرجەی ئێستادا کە لە ڕوبەڕەبوونەوەیەکی توندڕەوی تیرۆرستانی داعش و لەگەڵ ئەوەشدا هەلومەرجی ئەو قەیرانەی کە ئێستاکە لە ناو کوردستاندا هەیە وەکو وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانی مەش بەشدار بووین لەم کۆنفرانسە بە ناونیشانی ئاین بۆ تاک و دیموکراسی بۆ هەمووان بێشک ئەمە مانایەکی جەوهەری تایبەتمەند دەبەخشێت بەوەی کە ئێمەش وەکو وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان فەلسەفەی کاری پەروەردەیی خۆمان جەخت لەوە بکەینەوە کە یەکسانی دادپەروەری ڕۆحەبوون بە هەموو ئاینەکان و هەموو مەزاهیبێک لە ناو کوردستانە ڕۆحەتی یەکتر قبولکردن لە ناو فەلسەفەی پەروەردەیی وەزارەتی پەروەردەدا هەبێت بێگومان کاری باشی لەسەر کراوە بەڵام پێویستە زیاتر جەختی لەسەر بکەینەوە و ئەو شتانەی کە جەختکردنەوەی لە توندڕەوی لە دراسەتی پەروەردەیی لە وەزارەتی پەروەردە هەوڵ بدەین ئەوانە ئەگەرچی هەندێکی لابراوە بەڵام لەگەڵەوەشتا لە دوای دراستکردن ئەو توندڕەویانە لا بدرێت و چی ڕۆحەتی پێکەوە بوون و وەکو ئەو خاڵانەی کە پێشتر ئاماژەم پێکرد لە سیستەمی پەروەردەدا هەبێت بێگومان ئاڕائەکان کە ئەمڕۆکە لەم کۆنفرانسەدا کۆ دەکرێنەوە ئەمانە هەمووی بنەمایەکن بۆ ئایندەیەکی باشتر بنەمایەکن بۆی کە هەمووان پێکەوە بە دیموکراسیانەتر و بە ئازادانەتر و بە عەقڵێکی فراوانتر بیر لە ڕۆشنگەری کوردستان و ئایندێکی باشی کوردستان بکەینەوە و بێگومان ئەمەش دەگەڕێتەوە بۆی کە هەرێک لە تاکەکانی ناو کۆمەلگا پێویستە بە عەقڵێکی فراوانتر بڕوانە بارودۆخەکان و دوور بکەینەوە لەو تراژیدیانەی کە لەلایەن کۆمەڵە کەسانێکی توندڕە و دەخرێتە ناو ناخی گەنجەکان و ناخی تاکەکانی ناو کۆمەلگای کوردی. لە ڕاستیە ئەم کۆنفرانسە لە ڕەخنە و لە دژایەتی بەرامبەر تونگ و تیشترین یان خوێن ڕێژترین دوژمنی کورد و ئازادی گیراوە من بڕوام وایە ئیسلامی سیاسی بە شێوەیەکی گشتی زۆر نارێکی سەرسەختی دیموکراتیە و داعش کە من زۆر جار لە نووسینەکانی خۆمە باسم کردو بە تێرۆریزم و فاشیزمی ئیسلامی ناوم بردووە بێگومان ئەویش نارێکی سەرسەختی دیموکراسی و ئازادی خوازی و مرۆڤ دۆستیە لە هەمان کاتیشە ئێمە شەڕی خۆمان لەگەڵ داعشە بۆمان دەرکەوت کە یەکێ لە دوژمنە گەورەکانی ئێمە یان یەکێ لە دوژمنە دێرینەکانی ئێمە کە هەموو جارێ بە بەرگی جیاوازەوە دێتە مەیدان ئێستاوە بە ناوی داعشەوە هاتوۆتە مەیدان بۆیە ڕەخنەگرتن بەڕاستی لەم ڕەوتە ئیسلامیە سەلەفیە جیهادیانە کە هیچ بنەمایەکی ئازادی یان هیچ بنەمایەکی مرۆڤ دۆستی یان هیچ بنەمایەکی جیاوازی لەگەڵ ئەوانی ترە پەسەند ناکەن یەکێکە لە کارە باشەکان کە ئەو بەڕێزانە ئەم کۆنفرانسیان بۆ گرتووە و زۆرێک لە مامۆسایان و شارەزان لەم کۆنفرانسە بەشداریەکەن من پێمە کارێکی باشە کە هیوادارم ئەو بەحسانە ئەو بۆچوونانە بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکی ئەکادمی و بتوانێت کە هەموو لایەنەکانی بگرێتە بەر بە تایبەتی لەو نوقتەیە کە زۆرێک لە بەڕێزان کە قسەیان کرد کە کێشەی سەرەکی ئەم تێرۆریزم و فاشیزمەی ئیسلامیە لە خودی ئیسلامەوەیە یعنی کێشەکە لەوەیە لەبەرەوە نییە کە مەسەلا
داعش سەری هەڵداوە لە شوێنێکە ئازادی نییە یان هەژاری هەیە ئەگەر ئازادی نی بڕۆ خەبات بۆ ئازادی بکە ئەگەر هەژاری هەیە بڕۆ خەبات بۆ مافەکان بکە بۆ بەدەستێنانی مافە سەرەتایەکان بکە بەڵام لە ڕاستیە کێشەی گەورەی تێرۆریزم و فاشیزمی ئیسلامی لە خودی دەقە ئیسلامیەکانە لە خودی بیرکردنەوە ئیسلامیە کە ئەوانیانوێ خلافەت دروستکەن خلافەتی ژەوەیە کە هەموو کەس بەیعەتیان باتێ یان خەڵک ناچار بکەن بۆیە ئەوان هیچ گفتوگوێ ناکەن شەڕەکەن و یان لە پێناوی دینەکەی خۆیان دەکوژرێن یان خەڵک دەکوژن و ئەمەش یەکێکە لە باسەکانی ئەو کۆنفرانسە و کە بێگومان هیوادارم کۆنفرانسەکە سەرکەوتووی. زۆر سپاس. زۆر سپاس.